ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن. هەموودام شوعیەکان سەرمەشقی خەبات و تێکۆشان بووینە. ئەمڕۆکەش لەگەڵ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان حیزبی شوعی کوردستان هاتوویتە سەر شەقام بۆ داواکاری نان کار ئازادی. حیزبی شوعی زیاتر لە 80 ساڵە لە عێراق و هەرێمی کوردستان داوای قوتی ژیان دەکات، بەڵێ هەر لەو شاری هەولێرە بوو شوعیەکان هاواریان دەکرد نانی میلەت دابین بکرێ، ساڵح جەبری ئیحدام بکرێت. ئەمڕۆ کە بە هەمان مەبەست گردبووینەوە لە شاری هەولێر داوای نان کار ئازادی دەکەین، ئێستا کەش داوا لە هاوڕێشنۆ دەکەین ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شوعی کوردستان و بەرپرسی کاری جەماوەری کۆمیتەی پارێزگای هەولێری حیزبمان ڕاگەیاندراوی مەکتەبی سیاسی حیزبمان دەخوێنێتەوە با بفەرموێت. بەخێر بێن بۆ ئەم گردبوونەوەیە. ڕاگەیاندراوی حیزبی شوعی کوردستان لەبارەی گرانکردنی نرخی نان و سوتەمەنی لە پێناو نان و ئازادی و شکۆمەندی هاوڵاتیاندا تێدەکۆشین. لە هەنگاوێکی پڕ پێشبین کراودا لە چوارچێوەی سیاسەتی ئابووری پیادەکراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێبازی ئابووری بازاڕی بەربەرەڵای گرتۆتە بەر، نرخی کڕینی نان لە بازارەکاندا بەرز کرایەوە و لە جیاتی 6 نان بە 1000 دینار دەفرۆشرێت. بیانووی نانەوەخانەکانیش بۆ بەرزکردنەوەی نرخی نان بۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و ئارد بەهۆی نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ نانەوەخانەکان دەگەڕێنەوە. بەرزبوونەوەی نرخی نان لە کاتێکدایە کە بەگشتی نرخی سوتەمەنی و بەنزین و گاز سەرەڕای دابەزینی کوالیتیەکەی گران دەبێت. جگە لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان کە هاوکاتە لەگەڵ لاوازی و کەمتەرخەمی حکوومەت لە دابینکردنی خزمەتگوزاری گشتی وەک نان و کارەبا، ئاو و کارەباش. کارکردنی حکوومەت بۆ فراوانکردنی کەرتی تایبەت لە بواری تەندروستی و خوێندن خۆدزینەوە لە بەرپرسیارەتی و کۆمەڵایەتی. حیزبی شوعی کوردستان سەرەڕای دەربڕینی پاڵپشتی خۆی بۆ داوای دەستەبەرکردنی سوتەمەنی و کەمکردنەوەی نرخی ئارد بۆ نانەوەخانەکان، زیادکردنی نرخی نان بە هەنگاوێکی یەکجار نەرێنی دادەنێت و دەچێتە سەرجەم هەنگاوە ئابوووریەکانی حکوومەت کە باری ژیانی خەڵکی هەژاریان قورستر دەکات و بەشێکە لە سیاسەتی لیبرالیزمی نوێ کە گەشەپێدان و چاکسازی ئابووری دابین ناکات. حزبمان جارێکی دی بەڵێن بە جەماوەری گەلەکەمان دەدات کە لە پێناو نان و ئازادی و مافی ڕەوای هاوڵاتیان بەگشتی و هەژاران و زەحمەتکێشان بە شێوەیەکی تایبەت لە تێکۆشانی جەماوەری بەردەوام دەبێت و ئەرکی سەرشانی حکوومەتە کە بە زووترین کات گرانبوونی نرخی بەنزین و سوتەمەنی و پێداویستی نانەوەخانەکان چارەسەر بکات. نرخی نان بگەڕێتەوە ئاستی جاران، بەرز و شەکاوە بێت ئاڵای تێکۆشانی چینایەتی و زەحمەتکێشانی گەلەکەمان. مەکتەبی سیاسی حیزبی شوعی کوردستان. ئامادەبوانی بەڕێز هەموودام شوعیەکان لەبەرەی گەلبوونە هەر هاواریان کردیان نان کار ئازادی، 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 نان کار ئازادی. بەخێر بێن هەر شەکاوە بێ ئاڵای شوعیەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان بۆ وەدیهێنانی مافە ڕەواکانی گەلی کوردستان. بەخێر بێن.